ئەو کاتان باش بە ناقصدوو کە وەکو مانجی تەموز حسابە لۆ ئێمە لەبەرەوەی باوەک ئەو هەفتەی پێشوو ناقص 48 ڕۆیە لە سوید ناقص 48 ئیتر لە باکوورەکەی لا ئێمە هەتا 15 ڕۆی بارەحاڵ برادران هەندێک زانیاری وهاتیە پەیمانمداوە بابەتەکی گرنگ شێستاکە ئەو ناڕەزایەتی لە ناو خەڵکی هەولێرێ لە ئانانەواخانەکان سەری هەڵدایە شتاکە دەبی ئەمە هەموو پشتگیری بکەین لەبەرەوەی هەولێر تایبەتمەندی خۆی هەیە هەولێر هیچ حزبێک جورئەت ناکە بێتە پشتی هەولێر خەڵکەکەی بەردەوام ڕوبەڕووی ئیرهابی سیاسەتێک بوونەتەوە کە کەس لە ئەوروپاوە بڕوا بکە مەدەیان و سەدان کەس خەڵک لەو ئەوروپایی کە دەستەوە ناوێری بستا هەولێری هیچی نەکردی هەرەوە ترسەشان و خۆیان دروست کردیە بارەحاڵ برادرم بۆیە دەبی ئیش لەسەر پایتەخت بکرێ ئەوش بەوەی دەکرێت پاڵپشتی ئەو خەڵکە ناڕزایەتی تووڕەیە بکرێەوە ئیش لەسەر کارەکانی بکرێ فێڵێکی زۆر گەورە ئێستاەوە دەرکەوتووە کە لەسەر ئەو نان و هەرزانکردنە هەیە ینی لە پشت بەردە یەک بڕوا بکەن ئاردێکیان دەدەنێ ئەو ئاردە پێی دەڵێن کارگەی لە ئەوەی مەعمەلداسە چییە نازانم پێی دەگوترێت داس ئەوە دەڵێن ئیغەفور باڵی نێچیری ئەڵێن ئیغەفور خۆشناویە کە نزیکی مەسرور بارزانیە دەڵێن ئەو ئاردە نابتەنان دەبی بچی ئاردەشی زۆری کەی بکەی فێڵ لە خەڵک بکەی ئەوجا ئەگەر ببتێ بۆیە 4-5 دابەزاندیە لەسەر ئەو سەرەی دەیکەن ینی ڕاستە ئاردابەزیێ بەس کوالیتەکەی گەلە خراپەکە پێیاندایە و ئاماندیشان ئەوەیە ئەو مەعمەلە ئاردە خراپە ئەوەی سەرف بکەن ینی ئەوە یەکێک لەو خاڵانەیە ئێستا بە ئاشکرا هەموو باسەکەن نانەوە نەکان ئەڵێن کاکە ئەوەی داسمان لە هەرزان دەکرێت نەک ئەوەی ڕوسیەکەی کە باز لە ئاردی ڕووسی دەکەن ئەمەشیان فێرە ئەو نەوعانە کرد چناو ئاردەك باشە و بەکەڵک دێ هەرچەندە لە کوردستان هەر خەڵک ئەزی لە ئاردی سپی بوو نازانم ئێستا بەس ئاردی ڕەش باشە بەهەرحاڵ ئەوە یەکێک لەو هۆکارانە کە ئیغەفور خۆشناویە شریکی مەسرور بارزانیە بۆیە دەیانەوێت ساغیکەنەوە ئەو خەڵکە هەژارەی لەوەش خراپتر دوێنێ دیتمان ئومێد خۆشنا و قسەی کردگوتی وەڵا ئەوە غازیان لۆ هەرزان دەکەینە نیوە قیمەت و نازانم کەم دەکەینەوە 150 برادران دەزانی چیان کردیە لەوەش ئەمە یەکێک لەو کەسانە پەیوەندی پێکردم کەوی غازوشە ئەگۆ نازانم هەفتەی 5 ڕۆژ 6 ڕۆژە دەماندرایە هەر جارێ هەفتە غازماندرایە بە 8 دەمان فرۆشتە خەڵک وتی ئێستاکە لە هەر یەکێک لەوانەی خاوەنی ئەو کۆمپانیان کە دەچین غازمیان دەداینێ بە 8.5ەکەی ڕۆژشیان لێ بڕینە لە هەر هەمومان ڕۆژیان لێ بڕینە بێگومان ئەو خەڵکە دەویچی بە 13 بکردەوە یعنی ئەتو لە وەکو ئێرە لێرە شوایە هاوڕێیان بۆ زانیاریتان لێرە شوایە مەسەن شتە هەرزان دەکرێت بەس ساڵانە نییە شتەشکە گران دەکەن ئەنی هەمان شتە بەو بارکەی لێت دەداتێ بە بارکە لێت وەردەگرتەوە ئەوانی هەمان شتیان کردیان هەڵسانن لە قنینە غازی نگبەتی ئەو ئەوانی کە غازی لە ماڵان تەوزیعەکەن بە 8.5 سەری حکومی تەوزیعەکەن یەکێ ڕۆژیان لێ بڕینە ئیتر بە سەدانن ئەوانیش ئیتر درایتە ئەو دەدرێتە گوایە نانەوانخانەکان لە بڕی ئەوە یعنی لەو لایتر غاز گران دەبی لەو لای نان هەرزان گوایە دەبی و نان هەرزانکردنەکەش گوایە ئەو ئاردەیە بە زۆرم لێ دەیانەوێت دەرخواردی بکەن ئەوش قیمەی بی ئەخلاقیە ئەگەر دیارە دەقیق بی قسەی ئەو ئەوانە هاوڕێیان ئەوەی ڕوویدا ئومێد خۆشنا و یەک قسەی کەڵێم لەسەر ئەوەی کورە زۆر شەرمە ئومێد باس لە جملەی ئیدریسی نانەوا دەکەی دەڵێ سوکاتی بە هەولێرێ کردی کابرا بەس گوتی خەڵکی هەولێر نابیت کە بێغیرەتی قوبوڵکەن توشدان ئەو هەموو قەحبەخانە و پیاوی باس و مەلها و گەوادی خانە و فەساد و ئەرهابەی لە هەولێرە ئەوەت پێ سوکاتی نییە قسەی ئەوە چیوە لەوەش کۆمیدی تر ئەو کوڕیان گرتێ پیان گوت بەبێ دادوەرگرتیان بەبێ دادوەربەریاندا و پێشان گوتە کەی بمانوێت دەگەێرینەوە کورەوە حکومڕانیان قەشمەری خانەیە کاتش خۆش